چونکە مامۆستا مەشایانی ئەم هەموو قسانە نییە، ئەوە ڕێی خۆی دەربڕیوە و هەموو کەسیش ئازادە ڕێی خۆی دەربڕێ، بەڵام لەم کاتەیە پێویستمان بەو ڕێی دەربڕینە نییە. ئەمانە مرۆڤن لێیان قەوماوە، ئەمە عیلاقی بە ئاین نییە. ئەجا داوام کرد بە زووترین کات کە پاپەی ڤاتیکان بێتە سەر خەت. شەڕی سووریا و کورد نییە، ئەمە شەڕی دەوڵەتی زلهێزەکان و کوردستانە. مەبەستم ئەوەیە ئێمە با هەمویان وەکو یەک چاو تەماشا نەکەین هەموو مەلاکان، چونکە هەمویان بەڕێزن، بەڵام هەر یەکە ئوسڵوبی دەربڕینەکەی جیاوازە. مامۆستا مەزهەر خۆی لەوانەیە هەندێک جار نیەتەکەی خراپ نەبێ کە قساکە، لەوانەشە هەندێک جار مەسەلەن مەبەستەکەی ئەوە نەبێ کە ئێڵێ، لەوانەیە هەندێک جاریش قسەکانی وەکو نەسیحەت بێ کە بە ئافرەتان ئەڵێتن، لەوانەیە شتی باش ببینێ و شتی خراپیش ببینێ، بەڵام شێوەی دەربڕینی قسەکانی تۆزێک توند و ڕەقا، تۆزێک ئەگرەسیڤانەیە، تۆزێک عنفیە شێوەی، یعنی ژنانیش بەوە دڵگرانە بن کە مەزەن دەمێک پێیانەڵێ داینەسۆر، دەمێک پێیانەڵێ ینی ئەو شتانەی کە خۆی باسیەکە یەکینا من خۆم نەمدیوە بەو بەڕێزە، بەڵام یعنی مەبەسم ئەوەیە کە پرسیارم لێکن شێوەی دەربڕینەکەی تۆزێک توند و ڕەقە، یعنی کەس تەقەبولی ناکات. جارێ خاصەتەن لەم ئێستەیە ئێستا کابینین ئێمە ڕۆژ ئاوامان هەیە، برینارن، دەستقاچیان بڕاوە، چاویان دەرهاتووە، دڵیان دەرهاتووە، لە سەربان فرەدراونەتە خوارەوە، یعنی دەبینین کە ئێستا 700,000 کەس لە ناو ژێرزەمینایە، هەفتەیەکە بێنان و ئاو و کارەبا و ئەلەکتریک و خواردن، وەرە خۆت بێنە جێ ئەو 700,000 کەسە کە لەم ژێرزەمینانە بی، بەو شێوەیە لەوێ بی، هەفتەیەک نان و ئەو نەبێ، کارەبا نەبێ، مناڵی پێیە، خەڵکی حامیلەی تایە، خەڵکی نەخۆشی تایە، پیری تایە، گەنجی تایە، یعنی تۆ ئێستا کاتی ئەوە نییە بێ بەو شێوەیە قسەیان لەگەڵ بکەی، یعنی ئەوان ئێستا حالیەن ئەگەر هیچ ناتوانین بکەی تۆزێ عەتفت بۆیان پیشان بە چکەوانە کوردن، ئەو پارچەیەکن لە ڕوحی ئێمە، پارچەیەکن لە دڵی ئێمە ئەوانە. قسەکانی ئازاری ئێوەی داوە؟ بەتاکید ئازاری هەموو کوردی، هەموو ژلێکی کوردیاوە، یعنی ئەگەر دیقەت بی لە ١٩٩ هەمویان ناڕازی بوون، ئەگەر دیقەتی پەیجەکان بی، یعنی حتا من لەگەڵ ئەوەیانیم کە ئوسڵوبی ناشرین بکەن، لەگەڵ ئەوەشانیم کە وێنە و شت بدڕێنن، لەگەڵ ئەوەشانیم جنێ و لەگەڵ جنێوانیم دژی جنێوم، من زۆریش دژی جنێوم وە قسەی ناشرین کە ئەماناکەن، چونکە مامۆستا مەشایانی ئەم هەموو قسانە نییە، ئەوە ڕێی خۆی دەربڕیوە و هەموو کەسیش ئازادە ڕێی خۆی دەربڕێ، بەڵام لەم کاتەیە پێویستمان بەو ڕێی دەربڕینە نییە، لەم کاتەیە پێویستی بەم عنفە نییە، بەم قسانە نییە، هەر یعنی قسەکانی نەکرد بە باش بوو، هەر نەهات بەسە تەلەڤیزیۆن باش کە هیچ پێویستی بەوە ناکرد مامۆستا مەزهەر ڕێی خۆی با بەڵێ. هەموو کات کە سکاڵا لەسەر مامۆستا مەزەر تۆمارەکە، مامۆستا مەزەر دەڵێت کە من لە سکاڵاکەدا هەمیشە براوم و بردوومەتەوە. چۆن بوو ئەم جارش بڕیارتان دە سکاڵا تۆمارکەن؟ بەڕاستی من ناتوانم بڵێم 100% یعنی لە سکاڵاکان بردوێتەوە، من ئەمە چکە ئاگادار نیم نەتیجەی ئەنجامی سکاڵاکان چییە، بەڵام ئەم جاریان تەنها یەک کەس سکاڵای نەکرد لەسەر ئەو مامۆستا بەڕێزە، زۆربەی ڕێکخراوەکان، زۆربەی لایەنەکانی ژنان و ئەمانە حتا پیاویش زۆر لەوێ ئامادە بوو، یعنی ئەمانە هەمویان سکاڵایان کردووە. مەوزوعەکە خۆی ژن نییە، مەوزوعەکە مەوزوعێکی یعنی مەوزوعێکی زیاتر ئینسانیە وەک لەوەی کە تەنها بۆ ژن بێ، چکە ئێمە ئەزانین ئەوان لە بارودۆخێکی خراپە، بارودۆخ خراپەکە چییە؟ هەرەوە نییە کە شەڕ و ئەکوژەی، کێشەکە چییە؟ کێشە گەورەکە حالیان دەوڵەتێکی گەورەمان هەیە وەکو ئێران لەسەر ڕووخانە، ئەوانیش بارودۆخێکی خراپیان هەیە، ئەوانی شەهیدێکی زۆریان ناوە، ئەوانیش خەڵکێکی زۆر کوژراوە و گیراوە، فۆکسی عالەم هەموو بە تەلەڤیزیۆن و بە سەتەلایت و بە سایت و پەیج و هەموو شتەکان فۆکسەکە لەسەر کێ؟ لەسەر ئێرانە. ئەم درێژیە نالەبارەی ئەم کارەساتە گەورەی، ئەم دەزڕێژی و کوشتن و ئەم کارەساتە گەورەی کە ئێستا لە ڕۆژ ئاوا بێ، خەڵک زۆر نایبینێ، خەڵک ئەگەر بشی بینێ ئەوروپیەک نازانێمە چێ، وازانێمە ئێرانە. من تەنانەت 2 ڕۆژ 3 ڕۆژ پێشەمڕۆ لەگەڵ فاتیکانە لە کۆبوونەوەیە بووم بە زووم، پیشانەمان وتیان بڵاوم کردەوە، وتیان ئەمە بەداخەوە بۆ ئێران و نازام چی. من گریام، من دەستم بەرز کردەوە بە ئیمۆشن قسەم کرد، گریام، وتمەوە ئێمەین، ئێران نییە، ئەوە کوردستانە، ئەوە کوردستانی ڕۆژ ئاوایە. ئەنجا راپۆرت و تەقریر و شتم بۆ ناردن، ئەنجا داوام کرد بە زووترین کات کە پاپەی ڤاتیکان بێتە سەر خەت، چونکە ئەمە قوبوڵ ناکرێ، خەڵکە کوژرێ، هیچ نەبێ. ئێستا ئێمە چی بکەین؟ ئێستا حالیان لەم کاتێ
هیچ نەبێ ئێمە ئەم ئایلانەی کە لە ژێرزەمینە حەسار دراون ئەمانە ئازاد کرێن ئەم خێزانانە دەربێنن بە ئەمانشمان لە دەست نەڕوا خەڵکێکی زۆر کوژرا خۆ ئێوە وازە هەر بە شێخ مەقسوود و ئەو دوو ناوچەی تر تەواو بێ نە ئێستا جێشی بردە ڕۆیشتە بەرەو سەرەوە یعنی ناوەستێت چونکە ئەمە شەڕی بەڕاستی شەڕی سووریا و کورد نییە ئەمە شەڕی دەوڵەتی زلهێزەکان و کوردستانە کێشەکە لەوەیە دووەم ئێمە ینی ئێمە ئەگەر بمانوێ زیاتر بزانین هەست و ئازارەکان چۆنن خۆمان دەقێ بخینە جێ ئەو خەڵکانەی کە ئازاریانە بێ هەر شتێک بێ خۆمان دەقێ بخینە جێ ئەوان یعنی وەرە تۆ هیچ شتێکت نەکردوە بێن هجووم کەنە سەرت وە کەسیش تەدەخل نەکاوە هەمووش سیرکەن متەفەڕج بن بەڕێز نوێنەری زەردەشتیەکانیت مامۆستا مەزەریش مامۆسایەکی ئاینیە لە ئاینی ئیسلامدا ئەو دەڵێ من لە چوارچێوەی دینەکەمدا ئەم قسەم کردووە ئەو بڕاتان بۆ نییە؟ ئەزانیی یەکەم با ئێمە وەکو کارەکە وەکو مرۆڤایەتی هەڵگرین وەکو مرۆڤ